هونەرمەندانی کوردیش بە خۆشحاڵیەوە وەکو بەشێک لە هونەرمەندانی جیهان توانیویانە کە سنووری کوردستان ببڕن و بتوانن جێپەنجیان لە بەشێک لە وڵاتانی دەرەوە هەبێت و هونەری شێوەکاریژێکێکە لە هونەرانی کە ڕۆژ بەڕۆژ لە تەواوی جیهانە برەوی زیاتری پێ ئەدرێت و کۆمەڵێک لەو بابەتانەی کە تایبەتمەندی هەیە لە تەواوی جیهانە بە خۆشحاڵیەوە هونەرمەندانی کوردیش لێ بێ بەشنین. ئەم جارە پرۆگرامی کورسات مەگەزین جیاوازتر باس لە ئەزمموی هونەرمەندێک یاخود بەڵێم شێوەکارێک ئەکات کە بێگومان خاوەنی ستایلێکی تایبەت بەخۆیەتی و ئەم جارە توانیوێتی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بتوانێت کە دەرسی شێوەکاری لە ئەزمموی جیاوازەکانی خۆیەوە بتوانێت بە خوێندکارانی دەرەوەش بڵێتەوە. بەڕێز مامۆستا هەژار محەممەد کە بەڕێزیان شێوەکان و مامۆستا پێمەکان جوانەکان مێوارە لە کورسات مەگەزین کە بەڕێزیان وەرکشۆپێکی هونەریان لە زانکۆیەکی چاران کردوێتەوە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. سڵاو لێ. زۆر سپاس. خۆت مامۆستا پێمەگای جوانەکانی سلێمانیت ئەزممونەکە چۆن بوو؟ جیاواز بوو؟ خوێندکارەکان جیاواز بوون؟ بەگشتی ئەگەر بینە سەر ئەوە باوڵین فەنی ڕۆژهەڵات بەگشتی ڕۆژهەڵاتی دوور یاخود ڕۆژهەڵاتی نزیک هەمووی لە یەکەوە نزیکە. ینی ئەوە ژەر تەسیراتی هەیە بەڕاستی، بەڵام سروبی وتنەوە یاخود گەیاندنەکان بەڕاستی وەک ئێرە نییە. ئەنجا ئێمەش و ئەوانی ویستمانە دوو تەجربەی جیاوازمانە بێ لێرەیە چۆن ئەوەی کە ئێمە ئیزانین بیگەێنین بە ئەماشکڵ ئەوانش کە ئەوەی ئیزانن بە هیوام ئەوانش بتوان بێرە ئێرە و بێنە ئێرە و بیگەێنن. بەڵام وەکوتم ئەدەبیات یاخود فەنی ئەوان زۆر جیاوازتر لە ئێمەیە بەڕاستی. چۆن ئەم پێشنیارە بۆ تۆ هات کە بچیت لە یەکێک لە شارەکانی وڵاتی بڵێن ئێران بتوانێت کە وەرکشۆپێک بڵیتەوە؟ پێم خۆشە باسێک لە ناوەڕۆکەکەی بکەیت. چۆن کارت کرد لەسەر ئەوە؟ فترێک پێشێستە بەڕاستی بزەبت کاتەکەی نایەتەوە خەیاڵم تەسەورەکەم یەک دوو مانگێک پێشێستە بێ ئینەکەم بوات بێ مێڵەکەم بوات و سێری ئیمێڵەکەم کردو ئەوانەی تر کۆنتاکتێک دروست بوو چکە با بڵێن فەنی ئێمە و فەنی ئەوان تا ڕادێک لە یەکەوە نزیکە، با بڵێن فەنی شەرقیە ڕۆژهەڵاتیە. ئەو کۆنتاکتە دروست بوو داوەتنامەوە سەرەتا بەڕاستی من زۆر ئەوە وەخت و شتەکەم نەبوو، بەڵام ئیترار چۆنە بێ ڕێکەوت و چوینە ئەوێ بەڕاستی تەجربەیەکی باش بوو سەرەتا کە میواندارەتێکی گەورە و احترامی ئەو کاریگەری بەڕاستی ئەوەشیان ینی ئەو لایەنەشیان کرد بوو کە ئێمە وەکو هونەرمەندێکی کوردەڕۆینەوەمانە ڕاست سەرەتا ئێمە مشکلی ئەومان بۆ دروست بوو بەڕاستی کایانوت ئێمە وەکو فەنانێکی عێراقی بانگێژنامەکەکەین و ئێمەش زۆر جەختمان لەسەرەوە کردەوە ئەمانوت ئێمە فەنانێکی کوردی نەبێت بەناوە کوردەکە بانکردی، ینی سەرەتا خەرەلێک لەسەرەوە دروست بوو بەڕاستی. بەڵام دوایی کارێکی زۆر باشمان کرد بەڕاستی، توانیمان ئەوەی کە ئەیزانین و لە هەبەی فەنانێکی کووردا هەیە تەقدیمی ئەوان بکەین. ئەوانیش زۆریان زۆر بەلایەنەوە گرنگ بوو کە ئایا ینی زۆر ئەویان نەکردو لەسەر کورد زۆر با بڵێن هەبەیەکی ئەویان نییە لەسەر کورد کە زانیارێکی ئەوتویانە بێ، بەڵام کە بینیان بۆ نمونە ئەکرێ و میلەتی کە لەوانەوە دراوسیان و نزیکە ئەمەی هەبێت سوودیانەبێ بۆتر بۆ شکڵە ینی شتەکان ڕۆژ بەڕاستی، بەڵام سوودێکی باشمان هەبوو، ینی بەڕاستی ئەسمەگەر سوودێکی باشمان هەبوو. ئەمسا خوێندکاران بە بڵین لە نێو زانکۆی کار لە ئێران دیارە ئەزانین کە یەکێکە لە وڵاتارە دیارەکانی جیهانم لە ڕووی هونەری و هەم لە ڕووی هەردەبیشەوە چۆن سوود لە ئەزمموی هونەرمەندێکی کورد وەرەگرن؟ خۆی با بڵێن فەن یاخود هونەر بەگشتی بۆ میلەتێک چەقبەستونیە یاخود مڵکی میلەتێک نییە. هونەری ئێمەش لەگەڵ هونەری ئەوانە وەکو پێشتر ئەوە متوانە با بڵێن جیاوازێکی گەورەی نییە بەگشتی هونەری ڕۆژهەڵاتە. ینی تەسەورەکەم لە بۆ نمونە لە فەنانێکی کورد یاخود لە فەنانێکی عەرەب یاخود لە فەنانێکی تورک ئەوان باشتر تێبگەن یاخود ئەزممونەکە باشتر وەربگرن وەک لە فەنانێکی بۆ نمونە ئەوروپی بێ یاخود غەربی بەگشتی. لەبەرەوەی ئێمە زۆر خاڵی هاوبەشمانەیە بێکەوە و با بڵێن سنگیان فراوانترە یاخود بیرکردنەوەیان زۆر زیاترە بۆ وەرگرتنەوە لە وتم ئێستا فەنانێکی غەربی. لەبەری فەنی ئێمە زۆر لێکەوە نزیکە بەڕاستی. باشە وەرکشۆپێکی لەو شێوەیە بۆ نمونە ئەوەی کازانین بابەتەکان هەم بە بڵێن نەزاریە وترێتەوە دواتریش بە شێوەی بەڵێن تەجروبەی ئەوترێتەوە بابەتەکانی کە تۆ ئاماژەی پێکی بنە دروست ئەکرێتەوە جارێکی تر. چۆن کار لەسەر ئەمە کرد یاخود بڵێم کە کاری شێوەکاری تۆ لە ماوەی ئەزمموی ڕابردووی تۆیە گرنگ بوو بۆ ئەوەی کە کۆمەڵێک خوێندکار لە وڵاتێکی جیاوازترەوە سوود لەم ئەزممونە بێ یاخود بڵێم وەرکشۆپەکە بە شێوەیەکی گشتی چی تیا گرنگ بوو کە بۆ ئەوان جیاوازە کە هونەرمەندێکی کورد لێرەوە
بابەتێکی جیاواز بۆ ئەوان مایشەکە و پێشکەشیانەکە. ئێرانی ژۆک و هەر وڵاتێکی تری دنیا لە هەنگاوی ئەوایە کە بەرەو فەنی مۆدێرنە بڕوە. ئەنجا کە فەنی مۆدێرنەوەرە گیرێت بۆ سەرەتای دراسە زۆر ئەوە نیە زۆر قورسە بەگشتی هەزم ناکرێ، بەڵام وەکو پەیمانگا و با بڵێن زانکۆکانی خۆمان بە هەمان شکڵ ئەو ڕیتمی ئەوانیژەوەی هەیە فەنی مۆدێرنە زۆر خێرا بەریانەکەوێت. ئەنجا ئەگەڕێنەوە سەر ئەو نقطەی کە ئەوان پێویستیانە، چکە بۆ بە مەعاناتی تیانە دروست بۆ فەنی واقعی یاخود فەنی ڕیالیزم. ئەمە ئیترۆ ئێستا دنیا بەڕاستی دنیای ئەوە نیە سوۆسیال میدیا و بەرکەوتنەوەوانە هەیە جگەر لە مجتمعی خۆمان لەگەڵ مجتمعی دیدەرەوە تۆ گەر ئەدیبی یاخود فەنانبی ئەوت هەیە ارتباط و شتت هەیە بەم شکڵە ئەوە نیە یەکترمان ناسی و یەکترمان دۆزیەوە ئەمانە، بەڵام بەگشتی با بڵێن ئەوان با بڵێن دوو سوودی هەیە ئەم جۆرە کارانە. یەکێک ئەو جیلە تازەی کە دروست ئەبێت لە خارجی کووردا توای لێ بکەی پێپشانبەی کوردیش میلەت و ئەم فەنەش لە کووردا هەیە. ینی کورد ئەوەنە سنگی فراوانە ئامادەوەی تایە بێت تۆ کە بە چاوێکی ترەوە تەماشایە کە ئەم زەحیایەت و یەت هاوکاری تۆەکە. هەنی ئەوی کە بۆ من زۆگرنگ بۆ خاڵە بوو بەڕاستی ئەم جیلە تازەیە کە پەروەردا بێ لەوێ، یعنی لە یادگاری ئامێنێتەوە زەمەنی خۆی فەنانێکی کورد هاتووە بۆ نمونە هاوکاری ئەمان بووە و بۆ ئەوانیش بۆ سوودی خۆیان وەکو ئێستا وتم فەنی مۆدێرنە زۆر بەریان ئەکەوێ بەڕاستی. ئەمانی هێشتا لەو ئاسایانین کە بتوانن سەد هەزمیکەن فەنی مۆدێرنە. ئەنجایەنەوە نقطەی ئەوڵە بێمە مەعاناتێک فەنەواقعەکەیان قبوڵە کە ئەبینن بۆ نمونە ئێمە وەکو چەمکی واقعی ئیشەکەین لەوێ وەکو کۆمەڵێک فەنانی واقعی کە لێرە ئیشەکەین یاخود بەر ئەوانەکەین بەڕاستی ئەوان متعی دەبینن جگە لەوەش لە حاڵەتی دراسیان ئەوان سوود زۆر لەوە بینن. وەکو ئەوەی کە باسی ئەو بکەین وەرکشۆپەکان بەڕاستی چەند وەرکشۆپ کاری وەرکشۆپ چەند خەدەمێکە سەرەتا ئەگەر عملی بێت ئەو یەکسەر عملیەکەی، بەڵام بۆ حالەیەکی دراسی بۆ شکڵە چکە تۆ بۆ فەنان بەڕاستی ئیش ناکەی وەرکشۆپەکەت بۆ فەنانی بۆ کۆمەڵێک ئەوەنێ تەلەبی جامعەیە کە دراسیان پێویستە سەرەتا محاضەری نەزەریت هەبێ. ینی کۆنتاکتمان دروست کرد یەکەم جار بۆ من سەرەتا قرار بوو خێرا عملیوتم نا بۆ شکڵە باش نییە بەڕاستی نەزەریاتەکە کاریگەریە بێت من پێیانەڵم چۆن ئیشەکەم چۆن ئیش ناکەم و ئەوە لە پاشانەوە دوو ڕۆژی کە با بڵێن دوو کاتیکە دوو جۆر کارمان کردووە، کارێک جگە لە نەزەریەکە کارێک بە زمانی ئێمە پێوترێ کاری هەڵکاری یاخود تەختیت و کارێکی کەش کاری ڕەنکاریە. تەسەورەکەم بەگشتی هەمووی ینی ئەگەر هەمووی کۆ بکەینەوە 11-12 ساعتێک بەگشتی کارمان کردووە لە بە هەموویەوە. کاریگەریەکان چۆن بوون لە دوای تاوبوونی وەرکشۆپەکە؟ ئاگەر باڵێن ڕەتفعلەکان وەربگرینەوە بەڕاستی هەمان زۆریان پێخۆش بوو، ئەسمە کرد کاریگەری باشیشە بۆ لەگەڵ لەسەریان چکە هەمان ئەو ڕۆژەی کە من ئیشمە کرد بۆ نمونە سەرەتا کۆمەڵێک ئەساسیاتم پێوتون ئەوان ژاتون لەگەڵ منە ئیشیان کردووە، ینی ئەبینی خێرا یعنی زۆر ئەوینیان تایە و استیجابیان تایە زۆر خێرا وەری ئەگرن. ئەوم پێ خۆش بوو کە من توانیمە سوودێکم هەبێت باڵین ئێستا وەکو ئێستاوتمان هوەر تەنها مڵکی کوردنی یاخود تەنها مڵکی ئێرانی یاخود ئەگەر تۆ ئەو ڕۆحێتە تیابێ نایبەسیتەوە بۆ خاڵەوە، بەڵام بەگشتی وەکو ڕەتفعلەکان بینیمان من دڵم پێ خۆش بوو بەڕاستی. کاگەجار ئەمەی هەموو باسمان کرد کاریگەریەکان بوو لەسەر خوێندکارەکان، ئەی بە خۆت کاریگەریەکە چۆن بوو؟ طبعا بە گرنگیەوە ئەمە تەسەورەکەم ساڵی 2010 ئەوانە بوو 5 ساڵێک بۆجەستە بوو چکە من خەڵکی گەرمیانم کارەساتی باڵێن ئەو کارەساتانی کە لەسەر عیلەکەم دروست بووە لە ڕابردووا بووە، ینی لەگەڵ ماعژی ئەم تاسیراتانە بەردەوام لەگەڵ مانجا ئەمەوێت تەنها وەکو مامۆستایەک دراسێکی فەنی نەکەم بەسەرما و بەسەر گوزەری عمرماوە بڕوا بەڕاستی ئەمەوێت ئەمە پیشانی دەرەوەش بم، ینی زەمەنی ئەمڕۆ با بڵێن شۆڕش هەر کۆمەڵێک شت نییە تۆ توانین بۆ نمونە ئێمە دیبەکانمانەتوان بنووسین شۆڕش بکەن، ئێمە توانین بە فەن شۆڕش بکەین بەڕاستی. ئەوی کە زۆر بۆ من گرنگ بوو ئەمی زۆر پیشان بم ئەو کوردەی کە ئێوەی ناسن بەڕاستی، ینی ئەو میلەتێک کە لای ئێوە زۆر بێزراوە ئەو کوردە نییە، ینی ئەوە تا ئێمە شین میلەتێکی ناتوانین بۆ منە فەنمانە بێ فەنی بارزمانە بێ دەبیاتی بارزمانە بێ ئەوە تا ئێوە احتیاجاتان بە ئێمێ، ینی ئەوەی کە زۆر بۆ من گرنگ بۆ بەڕاستی ئەوە بوو، ینی سوودیشی بۆم هەبوو ئەوی کە وەکو وجدانیان مرتاح بووم ئەوی کە لەسەر شانی من بووە چکە لەلایەنە ئەدەبیەکە من توانیمە بۆ نمونە هەنگاوێک بنێم وەکو کوردێک، یعنی ئەمە باڵێن ئەرکی من بوو من ئەبوو ئەوە بکەم، ینی کە گەڕاومەتەوە بەڕاستی ئارامیەکم وەرگرتووە کە ئەمە هەنگاوم ناوەکەم ستێبم ئەوە کردووە بەڕاستی وەکو ئەوانش ئێستا باسمان کرد ئەوانش طبعاً وەکو حالە دراسیەکە بەڕاستی ئەوانش سوودیان بینیوە. تا چەند کاریگەری هەیە بۆ ئایندە بۆ بەشێک لە
هونەرمەندانی و ڕاستە ئێمە بەشێکی زۆر لە هونەرمەندانمان لە تاراوگەن و لەوێ کار ئەکەن و لەوانەیە ئەم با بڵێن قۆناغا زۆر هونەرمەندان تیان پەڕان بێ لە کۆنەوە بەڵام ئەمە کە جیاوازە ئێمە جارێکی تر هونەری خۆمان لە ڕێی مامۆستایەکەوە بگەێنی نەک تەنها لە ڕێکردنەوەی پێشانگایکی شێوەکاریەوە یاخود گۆرانیەکە و خۆت ئاماژەت بێک لە ڕێنووسینەکە ئەم جارە ئێمە هونەرمەندێکی کورد بتوانێت ئەو هونەری کە هەیە لە کوردستانەوە واتە قەڵەمی هونەرمەندێکی کورد فڵچەی هونەرمەندێکی کورد ببرێتە دەرەوە ئەوان بتوانن لێوەی فێر ببن ینی وەکو ئێستا ئەومان کرد بەڕاستی ئێستا دنیای ئێستا دنیای ئەوە نیە لە مجتەماعەکە کۆ بێتەوە لە ڕێگەی ئەوە فیسبوک ئینستاگرامە یاخود تۆڕە کۆمەڵاتیەکانەوە تۆ بە دنیای دەرەوە ئاشنابی جا خۆ یەک مشکلەیە فەنانی ئێمە با بڵێن هونەرمەند بەگشتی غروری زۆر زۆرە ئەبێت ئەو خاڵە یەک تۆزەوەنی یەک تۆ شەفاف بکەینەوە شکەوەنی حالەیەکی دراسی دێ و بە تایبەتی هونەرمەندی کورد ڕۆحێتێکی عەجیبی هەیە ینی تەسەورەکە ئەمە تایبەتە بەخۆی بەڵام ئەکرێ ئێمە ئەو زەحەیە بین بە خۆمان بەڕاستی ینی بەلامان و اعتیادی بێ ئەگەر میلەتێکی وەکو ئەبێ شتە ڕوون بکەینەوە کە عەرەبێک ئاساییە باس و دێمە ببینێ فارسێک باماشکەڵ تورکێک باماشکەڵ بۆ ئێمە پێمان ئاسایی بێ لە جامعەیەکی ئەوروپیا بخوێنین و سوود ببین بۆ پێمان ئاسایی نەبێ وەنە غڕورمان هەبێ ینی کەسێکی شەرقی یاخود کەسێکی غەربی بێت ئیتر لە هەر میلەتێک بێت سوود لە ئێمە ببینێ ئەوەیە لە هەمووشی گرنگتر بەڕاستی چەنە تۆ فەنان بێ ئەبێ یەک خاڵت زۆر گرنگ بێ خاڵێک پێوترێ خاڵی کۆمەڵایەتی بوون یاخود ئەو کۆنتاکتە گەورەی کە ئێستا دنیا ئێستا زۆر گەورەی لە مەجالێکی بچووکە نەماوەتەوە ئەبێت تۆ بەر ئەو دنیا گەورەیە بکەوی ڕاستە لەوە چ زەربەی فەنیت بەر بکەوێ ئەو ڕۆحێتە کە فەنێت کەمتر بکاتەوە بەڵام مەجبوری نانی ئێمەژە بێت تەواو بچینە دەرەوە چکە ئەم عەسرا بەلەحزە لەسەر کەس ناوەستێ ینی ئێمەش ئیتر تەسەورەکەم ئەو کاتە بێت جا فەنانەکانی ئێمەژە دەرەوە ڕاستیێوانجیشان زۆر کردو لەسەر کورد ئەوە نییە من ئاگداری کۆمەڵک فەنان هەم ئەم وڵات و ئەو وڵات و ئەو شارۆمانە هەرچەنە کە بەڕاستیەمەیشی فەنانی بەڵام ینی بۆ حالەیە کراوە بەڕاستی سەلانەی بەشێکی زۆر لە خوێندکارەکانە بینەری ئەم چاوپێکەوتنە بن ئەو وانانی بەوانە تووتەوە جیاوازتر بوو لەوانەیە کە بە خوێندکارەکانی خۆتی ئەڵێیتەوە یاخۆت هەمان شت ناجیاوازیەکە بەڕاستی ئەو تۆ نییە بەڵام مەراحیلەکان جیاوازی هەیە ینی ئەوان لە مەراحیلەکان مەراحیلی ئەوێ زانکۆیە با بڵێن تەمەنی ئەوان زۆر هەڵکشاوتر لە تەلەبەکانی خۆمە و ئەوان بۆ نمونە مەرحلەکانی ئەوان لەسەر و مەرحلەکانی تەلەبەکانی منەوەی ئەمان ئەوەی کە من محازرم پێ کە وەرکشۆپەکەم کردو مەرحلە با بڵێن مەرحلە چواری جامعی ئەوێ ئەخیر ساڵێتی ئەبێت بە ناجێکی جیاوازتر یاخود زۆر بە ستەپێکی قورستر لەگەڵیان تەسەڕوف بکەی بۆی خێراتر وەری بگرن چونکە ئەمان پێشینەیەکیان هەیە ئەجی نایانی ئێمە دڵسۆزی بۆ تەلەبەکانی خۆمانەمانە بەڕاستی بۆ ئەوان نا بۆشکڵانێ ئێستا پرسیاریانە دروست بە بڵە مامۆستاکەمان چێتە وڵاتێکی بەڕاستی ئەو حالەیە بۆ ینی مەزەجم بواتە ئەوانە بەڵام ئەوەی کە لەسەر ئێمەیە بەڕاستی گەیانومانە وەک وتم جیاوازەکە جیاوازی مەراحیل بۆ ئەوان تەلەبی جامعە بوون ئەمانی خۆمان با بڵێن تەلەبەی پەیمانگان لە ئاستێکی ئەویانین بۆ نمونە بتوانیت تۆ بەجارێک ئەو هەموو شتیان بیت چکوان هەزم ناکرێت بەڕاستی بەڵام لەوێ لەبەرەوەی دراسەیەکی زیاتریە بۆ چەند ساڵێک ئەوەیە بەرکەوتی باشتریە بۆ یەک تۆز بە سەنگینتر بەر ئەوان کەوتۆ بەڕاستی بەڵام ئەو دڵسۆزی کە بۆ بەڕاستی بێگومان ئەم خولانە تا چەند گرنگن تو خۆدۆکو مامۆستایەک واتە ئەو قۆناغانەی کە ئێمە لە پەیمانگا بێت یا خود لە زانکۆ بێت کە تیان ئەپەڕێنین بوونی ئەم خولانە چی ئەخاتە سەر بە بڵین کارکردنی ئەو کەسە یاخود سەرخوێندنی ئەو کەسە یاخود بەم تەجروبەی ئەو کەسە بۆ وەکو خوێندکار زۆر گرنگە بەڕاستی یعنی کەسێک بە تەجربەیەکی گەورەوە بەڕاستی کەیت لە فترێکی کەماکاری وەرکشۆپی ئەوی زۆر گرنگە تۆ لە فترێکی کەماتەوە هەموو شتە بگەێنی یعنی وەکو ئەوە نییە تۆ دراسەیەکی ڕۆژانە بێت بۆ نمونە بە فتری 4-5 مانگێک بتوێت بە ئارامی هەمووی بگەێنی بەڵام وەرکشۆپ با بڵێن کاری وەرکشۆپی لایەن عملەکەی زیاترە با بڵێن پراکتیکەکەی زیاترە اونجا لە فترێکی کەما تۆ ئۆتۆی هەمووی بگەێنی باشە ئەمە تەسیراتی زۆر گەورە لەسەر تەلەبەت دروستەکە بە مەرجێک ئەم خوێندکارە یاخود ئەم فێرخوازە ئەوەی استیجابی تیابێ ئەگەر استیجابی تیابێ تەسەورەکەم کارێکی وەرکشۆپی بە ئەندازێ بۆ نمونە چەندها محازرە کاریگەری هەبێ بەڕاستی وەکوی کە بینیم چکە من ڕەتفعلەکانم بینی بەڕاستی کاریگەری گەوری دروستەکە و دڵنیاشم بۆ هەموو جیرێکی تەلەوەکان بۆ شکڵێ کەواتە با دەرفەت بێ بپرسم بزانم بۆ ئەم ساڵ پەیمانگای میرە جوانەکانی سلێمانی و بەشی شێوەکاری تۆکو مامۆستایەک لەوێ کاری نوێ ئەبێت پێشانگا ئەبێت بۆ خۆی پار هەیەیان بوو بەڕاستی ئاگداری پار هەم
چکە ئەم هەموو ساڵی ساڵێک پلانێک هەیە بۆ وڵی ئاگامێنە بەڕاستی ئەگادارنی ئێستا ئاگاملێ نییە بەڵام چەند ساڵێک جارێک چالاکی ئەکرێ لە پەیمانگە ئەجا زروفی ئێستا خۆتان کەم تا زۆرێک ئاگدان کۆمەڵ قەیرانەوە دروست بووە بەڵام پار بەڕاستی جۆدێکی باشیان نواند ئیتر خۆشتان ئاگاتانی بەڵام ئەوەی ڕاستی بێم ساڵ خەبەرم لێنێ بەڕاستی بەو هیوایم کە لە ئایندەیە ئەم وەرکشۆپانە بتوانیت فراوانتر بۆ وڵاتانی تر بۆ ئەوەی کە ئەزمموی هوەرمەندان و شێوەکارانی کوردیش لە دەرەوە پیشان بدرێت بەو هیوایە دووبارە بەخێر بێ سپاس بۆ ئەمسا هەژار محەممەد شێوەکار کە لە مێوارە لەگەڵ ما بووی سپاس بۆ